ڕۆژ لە دوای ڕۆژ ڕووداوەکانی هاتوچۆ لە سنووری گەرمیان تەنانەت ڕێگادەرەکیەکانی نێوان کەلار سلێمانی، کەلار خانەقین و ناوچەکانی تری ئیدارەکە ڕووی لە هەڵکشانە. کێشەکە بە جۆرێکە شۆفێرانی نیگەران کردووە کە نازناوی ڕێگای مەرگیان بە ڕێگاکان بەخشیوە. هەر بۆیە ئەوان داوا دەکەن لایەنی پەیوەنددار چارەسەری ئەم کێشەیە بکات و سەلامەتی شۆفێر و هاوڵاتیان لە ئەستۆ بگرێ. هەر خۆیان بڕۆ ئامارەکان بخوێنە بزان ساڵانە لە ڕێگای خانەقی و بینی کەلار کە هەمووی نیو سعات نییە بە تاوی 20 دقیقە واقعی بڕۆی بزانم چەند کارە سات و حادثەی هەیە دەبێ خۆ بڕۆن بە هۆکارەکەی بگەڕێن بزانم هۆکاری ئەمە محادثە چییە. ئەمە وەکو ڕێگایە کە ڕێگای ئەمە ڕێگای کفری کەلارە، ڕێگای کەلار سلێمانیە، ڕێگای کەلار دەربەنە، هەموو ڕێگاکان. ئەم حکوومەتە هەر ئەڵێ ئێمە خزمەتەکەین فەرمو و ئێستا خۆ خزمەت بکە کێ دەستی کردە. ڕێگەوبانی یەکساید نەک تەنها ڕێگەی ئێمە بۆ هەموو سایدەکانی کە خانەقین کفری دەربەنی خان هەمووی کێشەیە، هەمووی مشکلەیە، هەمووی هیچی باش نییە. هەتا بکرێ بە دوو ساید باشترێکە و بە تایبەتی ڕێگەی دەربەنی خانکەلار بە ڕێگەی مەرگ ناسراوە. ڕێگەی دەربەنی خانکەلار بە ڕێگەی مەرگ ناسراوە. ڕۆژ نییە لە ڕێگەی دەربەنی خانکەلارە حادیسە نەبێت و مردوو زاماری تێدا نەبێت. گەرچی وتەبێژی هاتوچۆی گەرمیان ڕووداوەکانی هاتوچۆ پەیوەست دەکات بە 3 هۆکاری سەرەکی. لەگەڵ ئەوەشدا پێدانی مۆڵەتی شۆفێری بەم شێوازەی ئێستا بە خراپ ناو دەبات و داوای گۆڕینی سیستەمی دەرهێنانی مۆڵەتی شۆفێری دەکات. بە بڕوای ئەم ئەفسەرە هۆکاری زۆری ڕووداوەکانی هاتوچۆ بەرهەمی ئەو شۆفێرانەیە کە بەم شێوازە مۆڵەتیان پێدراوە. بێگومان هۆکار ڕووداوەکانی هاتوچۆ 3 فاکتەری سەرەکیە کە ئێمە هەمیشە باسی دەکەین. ئەویش پابەندەبوونی شۆفێرانە، بەکارهێنەرانی شەقام بەگشتی، واتە تەنها شۆفێر نییە، پیادە و سەرنشینیشمانەیە. خراپی ڕێگاوبانەکانە، هەتە لە دۆخی کلاسیکی ئێستا ڕێگاوبان لە کوردستان تاکو ئێستا، بەڵام ئێستا ئەوەی هەیە هەڵمەتێکراوە بۆ بە دوو ئارەسەکردن، ئەو شتێکی دڵخۆشکەرەیە. نزبی کوالتی ئۆتۆمبیلە کەش و هەوا ئەکرێ بڵێ ناڕاستەخۆ هۆکارە، بەڵام ئێمە پێ و ئەزمونەی هەمانە فاکتەری سەرەکی لە ئێستادا بۆی کە ڕووداوەکان زیاد دەبێ و سەرپێچەکان زیاد دەبێ. لە 1 ساڵی ڕابردوو لە 2007 ملیۆن و نیو سەرپێکی تۆمار کراوە. ئەمانە منی گەیاندە و قەناعەتی کە بڵێم بەڵێ شێوازی پێدانی مۆڵەتی شۆفێری فەشەلی هێنا. خراپی و یەکسایدی ڕێگاوبانەکان و نەبوونی هێماکانی هاتوچۆ بە پێی پێویست و تێکچوون و لەبار نەبوونی خرتاوی شەقامەکان و دەیان گرفتی تر وای کردووە ساڵانە لە هەرێمی کوردستان بە سەدان هاوڵاتی ببنە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ. تا ئێستاش حکوومەتی هەرێم هیچ هەنگاوێکی جددی بۆ چارەسەری ئەم پرسە پڕکارەساتە نەناوە. بۆیە لەم سێکتەرەشدا حکوومەتی هەرێم دووچاری ئیفلیجی بووەتەوە، ئەو ئیفلیجیەی کە تەنها هاوڵاتیان باجەکەی دەدەن. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.